بەڵێ دیارە ئێوارەی دوێنێ وەزارەتی پەروەردەی عراق خشتەی تاقیکردنەوەکانی لەسەر تاسەری عراق بڵاو کردەوە با خوێندنی کوردیشەوە لە کەرکووکەوە دیارە 20 ئەم مانگە ڕۆژێک پێش نەورۆز جەژنی نەورۆزی وەکو یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکان دیاری کردووە دیارە ئەمە ناڕەزایەتی هەم بەرپرسار و سەرپەرشتیارانی خوێندنی کوردی لە کەرکووک لێکەوتەوە هەم خوێندکاران ناڕەزایەتێکی زۆریان دەربڕیوە کە لەو ڕۆژەیە ناکرێت ڕۆژێک پێش جەژنی نەورۆز بستنە تاقیکردنەوەکانەوە من بۆ زانیاری زیاتر بەڕێز مامۆستا کامەران عەلی بەڕێوەبەری سەرپەرشتیاری ئامادەی پیشەکانی کەرکووکم لەگەڵایە مامۆستاکە فەرموویتە ئێرە بۆچی لە خشتەی تاقیکردنەوەکان ناڕازین ینی چی وای کردووە ئەو ناڕەزایەتی دەربڕن لە بەرامبەر خشتەیە بەڵێ خۆتان زانن ئێمە چاوەڕێ بوون لە دوای 23 مانگەوە کە ئاگادار کراوینەوە ئەزمونونەکان دەست پێ بکات کۆرسی یەکەم کۆتایی کۆرسی یەکەم لە هەنێ بۆ هەنێ مەرحەلیش باوڵین تاقیکردنەوەی نوێی ساڵی پێوترێت بەڵام تووشی مفاجئەیە بوون دوێنێ وەزیری پەروەردەی بەغاک بە نووسراوی ڕسمی ئاگاداربانی کردەوە و خوێندنی کوردیش لە زمنیان نابووە لە هەموو وەک محافزەکانی کە 20 مانگ دانرا بە یەکەم ڕۆژی ئەزمونونەکان ئەمەش ناڕەزایەتی ئەوەی لێکەوتوتەوە ینی ڕۆژێکی پێش نەورۆزە خۆتەزانی ئێمە ئەوەی عادەتەگیراوە ینی خەڵکی دەرەچن بۆ گەشت خەڵکی دەرەچن بۆ غەیری بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستانە ڕۆن ینی خۆیان ئامادە نەکرد بوو بۆ ڕاستی بۆ 20 مانگ و هەوڵەکان زۆر دراوە هەوڵەکان لەلایەن دکتۆر ئالان وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم هەوڵ دراوە لەلایەن ئەندام پەرلەمانەکان جۆردیان کردو بۆ ئەوەی با بڵین چاو بە بڕیارەکە بخشێنێتەوە وەزیری پەروەردە بەستا ئێستا هیچ گۆڕانکاریی بەسەران نەهاتووە ئەوەیە ینی با بڵین ئەو کێشەی بۆ خوێندنی کوردی دروست کردووە کە ئەمە هیچ ساڵێک وان نەبووە ینی لە کاتی نەورۆزە ئەزمونونەکان دابندێ بەڵکووانە ڕۆژی پشووە ئەو ڕۆژانی کە نەورۆزدادێ بەڵام ئەزمونونەکانیان کردوتە با بڵین کاتی ڕۆژانی نەورۆزەوە وەکوی مامۆستا باسی کرد ئەمان هەوڵەکانیان بۆەوە چڕ کردوتەوە کە بە شێوەیەک لە شێوەکان چ لە ڕێگای پەرلەمانتاران چ لە ڕێگای وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بەوەی تاقیکردنەوە لە ڕۆژی 20 مانگدا ئەنجام نەدرێ بەو پێی کە ڕۆژێکە کاتە پێش جەژنی نەورۆزوە وەکو کللتورێکی ساڵانە خەڵکی لە ڕۆژی نەورۆز هەم سەرقاڵی ئاهەنگی جێڕان و هەم یا ئەو یادکردنەوەن بۆیە هەوڵەکانی بەڕێبەراتی خوێندنی کوردی لە کەرکووک بۆ ئاراستەیە کە خوێندن لە 20 مانگ ئەنجام نەدرێت. سپاس بۆ خستنەوەی تەواوی زانیاری